Squad, turn that shit up, man. کوردستانم منی گەنج گرتمی لە باوەشی خۆی پێکەوە کچ و کوڕ هەر یەکە دەژی بۆ خۆی یاریگایی باسکتبۆڵ ئەلکەهۆل و وەشی زۆر گفت بۆ خۆشەویستی وشەکان و گوڵی سۆر بەسەر دیوار هەڵەگەڕین لە نەخشدە نەخشەی بە دانس و سەماوە بەرەو ڕوو یەکتری دەین سپیکەر بێکە بیتی بیخە سەری ڕاپ بەکەین دەنگی بەستەم قسە بە سۆز لەسەر خۆمانەکەین بە فریستایل ڕاپ دەڵێن بە فریستایل بیت کە دانس بە سەپڕە شارەکان ڕەنکەن بە گرافیتی شاز لەسەر دیواردار و دەرگەر لە کۆلیژ و ماکتەب تێیدا دەنووسینێمەی گەن سەخت عەشقین بە هیپاپ ئێمە ڕەنگی ئەمریکای نوێزەی دانگمانە خزمەتی پێشکەوتن ئەکەین کولتوریان بۆ جیهانە سمبولی گۆڕەکاری ئینجیلێک بۆ ئازادی نەچەکی ئێمە ڕووناکیە خۆشەویستی ئاشتینە هۆ نووسم تاقی خۆت و گەنجت بەمەڵخاوەڵ و بیری کۆنفرێدە چاوکەوە پێشینە بەسەر چوو بەدۆمکەوە تا ببینی بەراقی ژان کردن سەری نوێی بێڵاستا بە کوردستان هاژانت بە پیسی وەرناو بە پاکی بۆ مشتان ئەس تێدەکەم سەربازی ڕاب بڵێ کوڕی کچی هەڵمژێرە هەر بەهرا بەڕێگەی پاپ زۆر فراوانە هەر لام خۆشترین دوورگەیە خەڵک پێمان دەڵێن ئەو شتانەمەکە زۆر عیبە فکرەمان جیاوازی تۆژمە بە سەماحە بە زۆر دڵم پێخۆش دەبی گەراب دەڵێم گوێ نەگری دەزانم تەحەموڵ ناکەی گوێ لە قسەکانم بگری زەرەری من بۆ تۆ چییە شێوازێکم لە مۆسیقا هەموو بابەتێکی تایە ڕاستی فەلسەفە عیشقا ئێوە وا لە ڕەنگەشتوونە تەنانچون و یۆ ئەو کەسێ ڕقی لێ مامی جوابی ئێمەش گەو گەوە گرافیتی شاز لەسەر دیواردار و دەرگەر لە کۆلیژ و ماکتەب تێیدا دەنووسینێمەی گەن سەخت عەشقی بە هیپاپ Squad, turn that shit up.